مسلمانم للا 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 مسلمانم للا 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 باوردار من راسكم للا 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 من راسكم للا 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 من راسكم للا 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 دروناكم من خير خوازم للا 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 خير خوازم للا 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 خير خوازم للا 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 رزيل نيم مسلمانم للا 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 مسلمانم للا 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 مسلمانم للا 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 باوردار من بخشندم للا 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 بخشندم للا 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 بخشندم للا 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 دا بخشم من دم پاکم للا 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 دم پاکم للا 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 دم پاکم للا 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 پروشتم مسلمانم للا 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 مسلمانم للا 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 مسلمانم للا 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 باوردار لا 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 دەربەی ناوت چییە؟ کاکە محەممەد مسلمانم للا 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 خێربەی گوڵەکەم ناوت چییە؟ من راسكم للا 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 من راسكم للا 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 من راسكم للا للا دروناكم خير خوازم للا 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 خير خوازم للا 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 خير خوازم للا 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 رزيل نيم مسلمانم للا 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 مسلمانم للا 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 مسلمانم للا 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 باوردار من بخشندم للا 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 بخشندم للا 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 بخشندم للا 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 دا بخشم من دم پاکم للا 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 دم پاکم للا للا دم پاکم للا للا پروشتم مسلمانم للا للا مسلمانم للا للا مسلمانم للا 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 باوردار من خاوينم للا 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 خاوينم للا 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 خاوينم للا 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 ركوبي من دسباكم للا 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 دسباكم للا 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 دسباكم للا 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 السلام عليكم. عليكم السلام. ناوتشبو ناوتشي للا 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 مسلمانم للا 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 باوردار خێربەی لا 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 لەمەلا بۆی لەمەلا نپرسم ناوچە بۆ گوڵە جوانەکە مسلمانم للا 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 مسلمانم یاخوا بەخێر ناوچە بۆ مسلمانم للا 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 باوردار گوڵە جوانەکە یاخوا بەخێر من راسكم للا 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 من راسكم للا 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 من راسكم للا 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 دروناكم من خير خوازم بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگاری جیهان لەسەر نیعمەتی ئیسلام و ئیمان سڵاو ڕێز و خۆشەویستیمان بۆ ئێوەی ئازیز و بەڕێز و خۆشەویست ئازیزەکان ئەم جارە لە یەکێک لە ماڵەکانی خوا دانیشتوین میوانداری گوڵە جوانەکانمان کردووە گوڵە جوانەکانی ژیار لە کۆرسی درێژخایەنی ئینستیتوتی ژیار ئەم گوڵە جوانانە هاتوون لە باخ و مێرجی مزگەوتی سەردار ڕەباتی میوانداریمان کردوون یاخوا بەخێرن و سوپاسی مامۆستایان دەکەین سوپاسی ئەو ڕێکخراوە بە ڕێزانە دەکەین کە ئاوا پەروەردەی گوڵە جوانەکانمان بۆ دەکەن ئەوانە خونچەن خونچەی دوا ڕۆژ دەبن بە گوڵ دوایە پێدەگەن و تێدەگەن ئازیزەکانم یاخوا بەخێر بێن ئێوە ئومێدی دوا ڕۆژێن و ئێوە نەوەی داهاتوون بۆیە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر گرنگی داوە بە مناڵ پێش ئەوەی لەدایک بێت هەر لە سەرەتاوە چ دایکێکی بۆ هەڵدەبژێری دوای ئەوەی کە لەدایک بوو عەقیقەی بۆ دەکرێت گوێزەبانە مەسەلەن سەری شاک دەکرێت مەڵاش و شیرن دەکرێت هەروە بێتەوە حیوانی بۆ سەر دەبڕێ ئاژەڵ خوێنی بۆ دەڕێژرێ مافی مناڵ ئەنجار لە هەمووی مهمتر پەروەردەی مناڵ پەروەردەکە زۆر زۆر مهمە پێی دەڵێن کە ئەمە
ماڵەکانی خوایە ئێستا ئەمانە کە هاتوون بۆ ئێرە هاتوون میوانی ماڵی خوان ئێرە ماڵی خوایە ئێرە کوێیە؟ ماڵی خوا مزگەوت ماڵی خوایە ماڵی خوا شوێنی عیبادەتە شوێنی نوێژکردنەوەیە دەبێت بێدەنگ بین لە ماڵی خوا جوان دانیشین ئێمە عیبادەتی خوا ئێرە ماڵی خوایە ئێرە مزگەوتە وایە مزگەوت ماڵی خوا ئافرم ئێوە هاتوون بۆ ماڵی خوا لەبێ لە ماڵی خوا گوێ بگرین و بە ئەدەبەوە لە خزمەت ماڵی خوا دابنیشن و گوێ لە ئامۆژگاریەکان بگرین یاخوا بە خێر بێن بۆ ماڵی خوا ئەوەی کە مەبەستمان بوو ئێمە مناڵەکانمان ئاشنا بکەین بە ماڵەکانی خوا و بزانن کە ئەمە ماڵەکانی خوایە ماڵەکانی خوا بۆ هەمووانە و لە هەر لە مناڵیوە پەروەردەیان کەین کەوا ماڵەکانی خوا بۆ عیبادەتە شوێنی یەکسانیە شوێنی ئارامی دڵانە و هەروەها ماڵەکانی خوا شوێنی ئازادیە شوێنی عیبادەتە شوێنی حەوانەوەیە شوێنی پاک و خاوێنیە ماڵەکانی خوا بۆ ئەوەیە کە مسلمانان بێن بەندایەتی خوای تیا بکەن و دڵەکانیان ئارام بێت و لە ماڵەکانی خوا هەمووی بە یەک ڕیز دەوەستێن فەرقی ئاغا و کوێ خاو دەوڵەمەند و فەقیر نییە لە ماڵەکانی خوا ئەو پەڕی یەکسانی ئەو پەڕی عەدالەت جا ئێمە لە ماڵەکانی خوا فێری چی دەبین فێری ئیسلام دەبین فێری دینی خوا دەبین کە ئیسلام ئێمە دینەکەمان چییە؟ ئیسلام دینەکەمان چییە؟ ئیسلام ئێمە موسڵمانین وانە؟ دەبێت ئێمە موسڵمانین دینەکەشمان دینی ئیسلامە بۆیە دەبێت شارەزابین لە دینەکەمان و بین بۆ ماڵەکانی خوا و ماڵەکانی خوا بناسین و عیبادەت لە ماڵەکانی خوادا بکەین باشە بابە ئێمە لە ماڵەکانی خوا فێری چی دەبین فێری ڕەوشتە جوانەکان دەبین لە مزگەوتەکاندا فێری خۆشەویستی و برایەتی و یەکڕێزی و پاک و خاوێنی دەبین ئینشاءالله جا ئێوەی گوڵە جوانەکان ئێوە نەوەی دوا ڕۆژن ئێوە ئومێدی ئەم میلەتان ئێمە چین ئێمە کوردی مسلمانین دەبێت ئەو مناڵە لە بستێ مناڵیەوە بزانێت کە ئێمە کوردی مسلمانین تەنها بەندینەوە جوانین دەی ئێمە دەبێت لە چوارچێوەی ئیسلام و ئیمانەکەماندا فێری ڕەوشتە جوانەکان بین کە بەرهەمی ئیمانە فێری خۆشەویستی خەڵک و خاک و نیشتیمانەکەمان بین هەموو ئەوانە فێری مناڵەکانمان بکەین بۆ ئەوەی کەوا نەوەیەکی باش پەروەردەکەین نەوەیەکی باش فراهەم بێنین لە دوای خۆمان ئەویش بەڕاستی هەمووی دەچێتە سەر مەسەلە پەروەردە خەڵچینە ئەگەر دەتانەوێت دوا ڕۆژتان گەشاوە بێت ئەگەر دەتانێت وەزاختان ڕۆشن بێت مناڵەکانتان بنێرن بۆ مزگەوتەکان بۆ ڕێکخراوە ئیسلامیەکان بۆ ئەوەی مناڵێکی چاک و پاک دەرچێت لە ئەنجامدا و ببێتە پیاوی ناو پیاوان ببێتە ژنی ناو ژنان ببێتە گەنجێکی ئیماندار و ئیسلام و ئیمان بۆیە بەڕاستی ئەلەوەدا ئیسفادە دەکەین سیناکەم مسلمانم 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 باوەڕدار چێ فاتحەمان بۆ دەڵێ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين ئافران کاکە محەممەد دەست خۆش لەخوای گەورە داواکارین ئینشاءالله مناڵەکانمان ببن بە مناڵێکی باش و نەوەیەکی باش و ئەم گوڵە جوانانەش ئینشاءالله لە داهاتوودا ببن بە کوڕوکچی زۆر سالیح و سالیحە خوا پاداشتی هەموو لایەک باتەوە یاخوا بە خێر بێن بۆ مزگەوتەکەمانتان ڕووناکردەوە خوا جزای خێرتان باتەوە والسلام عليكم ورحمة الله وبركاته خير خوازم لا 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 خير خوازم لا 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 خير خوازم لا 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 رزيلني